ئێمە وەکو هاوڵاتیانی سنووری قەزای شارە زوور و ناحیەی زەڕایەن و گوندەکانی دەوروبەری ماوەی چەند ساڵێکە گرفتاری دەستی ئەم بۆنە گازە ژەهراوین بە پێی وتەی پزیشکانی پسپۆرت کە لە سنوورەکەی ئێمە داوام دەکەن ئەم بۆنە ژەهراویە لە داهاتوودا گرفتی تەندروستی گەورە بۆ هاوڵاتیانی سنوورەکە دروست دەکات بە تایبەتی نەخۆشی سەرەتانی 100% بە پێی قسەی ئەو پزیشکانە زیاد دەکات. ئێمەش وەکو هاوڵاتیانی سنووری قەزای شارە زوور ئەمڕۆ کۆبوونەوە و ئەم بەیاننامەمان خوێندوتەوە کە داواکاری لەلایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت ئەم گرفتە چەند ساڵێکە سنووری قەزای شارە زوور گوڵی تەنی بە سنووری قەزای شارە زوور گرتووە مانگانە چەند جارێ ئەم بۆنە گازە ژەهراویە بڵاو دەبێتەوە. ئێمەش وەکو هەستکردنمە بە پرسیارەتی و ئینسانی هاتوونە سەر خەت و داواکارین لایەنی پەیوەندیدار بەدەم داواکاریەکەمان بێت و حەلی ئەم کێشەمان بۆ بکات. ئەگەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار نهاتە سەرخەت ئێمە بژادەی ترمان لە پێشتە ئەیگرینە بەر بۆ ئەوەی کە ئەم بۆنە کۆتایی بێت و لە سنوورەکەمان نامێنێت. بۆنەکە لە چیەوە نزیکە و تا چەند ئەبێتە هۆی تەنگە نەفەسی و هەناسەتوونی هاوڵاتیانی قەزای شارە؟ بەڵێ سەرچاوی بۆنەکە خۆی لە سنووری قەزای شارە زوورانیە لە ناحیەکان و قەزاکانی دەوروبەرە کە چەند کارگەیەکەیە بە تایبەتی لە ناحیەی عەربەت چەند کارگەیەکی قیری تایە چەند کارگەیەکی ئەوەی تایە کە ئەم بۆنە ناخۆشە بڵاو ئەکاتەوە بۆ خۆیان نییە بۆنەکە بەرەو سنووری قەزای شارە زوور و ئەم منتیقەی ئێمە بڵاو دەبێتەوە. بۆیە ئێمە بەجددی هاتوونێتە سەر خەت و وەکو ڕۆژنامەنووسان و کەسایەتیەکانی ئەم سنوورە و مامۆسایانی ئاینی هاتوونێتە سەر خەت و دامانوێ ئەم گرفتە بە ڕای گشتی و بە کەناڵەکانی ڕاگەاندن بگەێنی کە ئەم بۆنە هەیە و ئەم بۆنە تیژ و خینکەنەرا و کۆمەڵاتیانی قەزای شارە زووری ئاگادارن لە ساڵی پارەوە هەبوو. خۆشبەختانە ساڵی پار بە هەمانگی لایەنە پەیوەندیدارەکان کێشەکە چارەسەر بووە، بەڵام سەرڕای داخستنی ئەو کارکە ئێستا ئەم بۆنە دووبارە سەری هەڵداوەتەوە. یعنی هیچ گومانێک نییە کە بوترێ هەمان بۆنی سەرچاوی پێشوە گومانەکرێت لە یەکێک لە کارگەکانی سنووری ناحیە عەربەت بێ یان لە سنووری تانجەرۆ بێت. زیاتر شەوان لەگەڵ بەرەبەیانیانە درنگانی شەو لەگەڵ بەرەبەیانیانە بۆنەکە بڵاو بێتەوە و ئەم بۆنێش کاریگەری لەسەر ئەو کەسانە ئەبێت کە ڕەبۆیان هەیە، کاریگەری لەسەر هەناسەتوونیان هەیە، لەسەر منداڵ، لەسەر کەسی بەتەمەن بە دەرەجەیەک و لەسەر پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتین.